سلام زۆر بەخێر بێن خۆشحاڵم کام لە خزمەتانە خزمەت لە هێماوە ئەوە کام ئاژەتان پێکرد وتاری من عنوانەکەی هابەوەکە دیلەما یا ئێستا باشە جارێکی تر سڵاوەکەم لە هەموو ئامادەوان و زۆر خۆشحاڵم کام لە خزمەتانە ئەوە کام ئاژەتان کرد وتارێکی من عنوانەکەی هالەوەکە دیلەمای پارادۆکسیکاڵی پرۆژەی گەشەپێدانی هەرێمی کوردستان لە ناوچەیەکی قێراناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن دەبێت ئاماژەش بۆ بکەم کە ئەمە بەشێک لە تزی دکتۆراکەم بووە پێشتر بە زوویش وەکو وتارێکی ئێستای بەڵاو دەکرێتەوە لە ئەم وتاریشە لە تێدادێک تیۆری وەکی تۆری کۆمەڵەکانی ئاسایشی ناوچەیی کە یا ڕێژیۆناڵ سیکیۆریتی کامپلکس تۆری و مەکتەبی لە مەکتەبی کەپەنهاکە هەروەها تۆری پێکەوەی ناوەکی و تۆری پشتبەستن و نیوەکردنەوە و ئەسترکچال فانکشنالیزم یا کارکردگراوی ئەستی سەسەڕیم استفادە لێکردووە. ئەمە بۆچی پرۆژەی گەشەسەندنی هەرێمی کوردستان وەکو پرۆژەیەکی دووچاری مەتەڵە دووچاری دیلەماس بنەوەیەک. هەر لە دوای لاوازبوونی ئیمپراتۆری عوسمانی ئێمە شاهدین هەموو گەلێک و هەموو ئەتنیکێک بوون بە ساحێوی وڵات. تەنیا گەلێکە بێوڵات ما و سەری تەنیا گەلێکی بێوڵات ما و کە وەزیەتێکیشێکی کە دیار بوو کە کورد بوو. لەو کاتە کە نزیکەی 100 ساڵە تا ئەمڕۆ کورد ئەسڵی تەرین گەلی دژ بە نەزمی مەوجود لە خاوەنمیانەوە یا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. بەو معنا وەختێکە نەزم هەست، وەختێکە سوبات هەست، وەختێکە تەسبیت هەست، یعنی دەوڵەتانێکە لە سایکس-پیکۆ هاتن سەرڕووی کار و کوردیان دابەش کردووە لە بینی خۆیانە، ئەو وەزیەتە دژ بە بەرژەوەندی کورد بووە. و هەر کاتێکیش دەرفەت کەفتە بۆ کورد چ لە دەهەی هەفتاکانە، چ لە دەهەی 90ەکانە، چ لە 2003 و یا 2017 هەر کات کە دەرفەتێک کەفتەیە سعی کردێکە وەز بگۆڕێت. پس بوونی سوبات و حفزی وەزعی موجود لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی لە 100 ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ دژ بە بەرژەوەندی کورد بە گشتی بووە بە تایبەت بە هەرێمی کوردستان. و یەکێکتر لە مەسائلێکیش هەر لەم چوارچەوە دەتوانین باسی بکەین ئەوەیە کە هەر کات دەوڵەتە مرکزیەکان بە تایبەت بەغا دەوڵەتێکی قەوی بووە فشارێکی بێشتری هاوردەستە سەری کورد لە سووریا ئەیزان لە تورکیا ئەیزان و لە شوێنەکانی دیکەش هەروە و هەر کاتێک کە دەوڵەتەکان زەعیفتر بوون و لاواسر بوون کورد توانیستی دەرفەتێک دروست کات. چه پەیوەندی کەس بە دیلەما لە پرۆژەی گەشەسەندن یەکێک لە ئەسڵە ئەساسیەکانی تئۆریەری جیاوازی گەشەسەندن لە هەر بوارێک کە لە 70 ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ باس کردیاوە کە بۆ بوونی گەشەسەندن وەکو ئەسڵێکی ئەساسی باسی دەکرێت بوونی سەقام و سوبات و ئارامشە. لەلایەکەوە دەڵێن کە ئەگەر سوبات بێت وەزعی مەوجود حفز بێت دژ بە بەرژەوەندی کوردە، ئەگەر سوباتیش نەوێت دژ بە بوونی هەر پرۆژەیەکی گەشەسەندنێکە کە ئەمڕۆژ کورد پێویستیەتی. پس بنەوەیەک دیلەمایەکی پڕپڕێش و خەم لە ناوی ئەم وەزیەتە هەست. مەسەلەیەکی دیکە ئەوەیە کە زۆربەی یا ئەکسەریەتی تئۆریەکان کە لە بابی گەشەسەندن باس دەکرێت تئۆریەتێکی دەوڵەت میحوەرن، دەوڵەتانێک کە شناسایی کراون مەشروعیەتی نێونەتەوەیان هەست و وەکو ئەکتەرێکی جیاواز لە یونا هەن، بەڵام ئەمە شامڵی هەرێمی کوردستان ناوێت، دەوڵەتێکی فدراڵی لە چوارچەوەی دەوڵەتێکی دیکە کە وەزیەتێکی تایبەتی خۆی هەست و پەیوەندیەکانی دەوڵەتی هەرێمی کوردستان وەکو دەوڵەتێکی فدراڵی لەگەڵ دەوڵەتی سەنتەریەکیشی زۆر جیاوازە لەگەڵ تەجروبە و ئەزموونی زۆرێک لە وڵاتانێکە سیستمی کۆنفدراڵی و فدراڵیان هەست وەکو پەیوەندی کبکەکان لەگەڵ دەوڵەتی مەرکەزی ئۆتاوا یا شوێنانێکی دیکە. ئێمە شاهدین زۆرێک لە کێشەکانی نێوان بەغا و کورد هەل نەکراوە و ئەم دموکراسی ئەمڕۆ دموکراسیەک ناوخۆیی بە ئێرادەی گەلی عێراقی نەبووە، بەڵکو دموکراسیەکی دەستوری لە دوای هێرش عێراق بووە و جیاوازێکی زۆر بینی کۆمەڵگای عێراق عەرەبی کوردی لەگەڵ کۆمەڵگای وڵاتانی دیکەکە پرۆژەیەکی گەشەسەندنی تایبەتی خۆیان هەست وەکو کانادا یا وڵاتانێکی دیکەی هەست. ئەو مەسەلەیەکی دیکە. کێشەی دیکە ئەوەیە کە لە کول گەشەسەندن ئەمریکی دوشوارە لە سیاسەتە بۆ هەموو وڵاتەکان، بۆ ئەمریکایەکان، بۆ ڕووسەکان، لە وڵاتانی دەرەوەسەی هەرێمی کوردستان، بۆ ئێرانیەکان، بۆ تورکەکان. ئێمە لە ساڵانی ئەخیر لە 40 ساڵی ئەخیر لە ئێرانە شاهدین کە چەندین پرۆژەی
گەورەی گەشتسەندن دەستی پێ کردووە بەڵام نەگەیشتووە بە نەتیجە وەکو مەساڵ دەڵێم ئاخرین پرۆژەیەکە لە ئێرانە باسی کردیاوە لە ئەم ساڵ ئێران ئەشە قودەتی ئەوەڵی تەواوی لە تەواوی ڕەوەندەکان لە ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاستۆیە یعنی لە بواری ئابووری لە بواری سیاسی لە بواری زانستی و لە بوارانێکی دیکە بەڵام شاهدین کە وا نەبووە ئەم کێشە و گرفتی عملکردن بە پرۆژەیەکی گەشتسەندن هەواکە ئاماژەم کرد دوشواری و زەحمەتی خۆی هەست کە ئەمیشە بۆ وڵاتێک وەکو بۆ شوێنێک وەکو هەرێمی کوردستان کە وەزیەتێکی تایبەتی سیاسی هەست ئەو دوشواریە یا ئەو زەحمەتە زۆر بەشتر دەکات ئەمە یەک مەسەلە شو من دەکۆشم ئەمڕۆ بێشتر لە سەتحی ناوچەیی بە تەحلیلی مەسەلەکە ئاماژە بکەم ئیجازە بدەن کە هەواکە ئاماژەم کرد لەم وتارە لە تۆری کۆمەڵەکانی ئاسایشی ناوچەیی ئستفادەمان کردووە ئەگەر زۆر بە کورت و مختصر اشاره پێ بکەم بەریبۆزان و کەسانێک لە مەکتەبی کۆپنهاگن تەواو دنیا تەقسیمەکەن بە شوێنیەرێکی جیاوازی ئەمنیەتی ئەژن کە دنیا چەند بەخشی جیاوازی ئەمنیەتی هەست لە دوای لاوازبوون یەکێتی سوێت کە ئێمە شاهدین کە سیستەمی دوو قوتبی ڕووخا و نەزمی تازەیەکی جیهانی هاتە سەر ڕووی کارۆ یەکێک لە ویژگیەرێک لە عەرسەی نێونەتەوەی بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خۆی معلوم کردووە ناوچەیبوونی نەزمی نێونەتەوەیە یعنی پێشتر لە هەر کوێنە ئەگەر کێشەیەک ڕوویەدا مەسەلەیەک ڕوویەدا عەرسەیەک بینی دوو بلوکی قودرەت بوو بەڵام ئێستا ناوچەیبوونە لە ئەو تەقسیم بەندیە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە شامڵی باکووری ئافریقاش دەبێت لە دیدی ئەم نەزەریە ئەبن بە یەک مەجموعەی ئەمنیەتی و هەر مەجموعەیەکی ئەمنیەتیش چەندانە ژێر سیستمی هەست کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە لێرە ڕەنگەکان هین بوون سێ سیستمی داناوە یەکێک لە کەنداوی و فارسا یەکێک لە شامات کە بینی ئیسرائیل و عەرەب و فلستینیەکانە یەکێکیش لە باکووری ئافریقا یعنی بەدیدی کەسانێک لە مەکتەبی کۆپنهاگن لە سیستمی ئەمنیەتی ناوچەیی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمەش سێ دانە ژێر سیستمێکمان هەست کە ئەمسیان هەسە بەڵام کارێکە هێمە کردومان ینی لە تەزی دکتۆراکە و دوایش لە هینەکان ئەوە بوو کە نیشانماندا کە واقعیەتێک لە ناوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەست واقعیەتێکی تازەش نییە یعنی لە 100 ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ کورد وەکو کێشەیەکی جدی دیپلۆماتیک وەکو کێشەیەکی جدی ئەمنیەتی و ئاسایشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ جاروبار بوعد و وەزیەتێکی نێونەتەوەی بووە جاروبار وەزیەتێکی ناوچەیی بووە و من واردی جزئیاتی ئەو تۆریە نابم کە خۆ ڕەنگەکان لێرە جیاواز بوون و بەنا بە خودی ئەو فاکتۆرانە کە لە ئەو تۆریا هەست ئێمە ئاماژەمان کرد جیا لە ئەو سێدانە زیر سیستەمە یا ساب سیستەمێکە لە تۆری ئەمنیەتی ناوچەیی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەست ساب سیستەمێک یا ژێر سیستەمێکی چوارم هەست کە ناوانیا ژێر سیستەمی کورد ژێر سیستەمێکە جیا لە ئەکتەرە ناوچەیەکان یعنی ئێران کۆماری ئیسلامی ئێران تورکیە عێراق سووریە ئەکتەریەری دەرەوەی منتەقەکەیش دەرەوەی ناوچەکەیش بە نسبەتی بەرژەوەندی خۆیان بە نسبەتی بەنافعی خۆیان لە ناوی تەعسیریان هەست یەکێک لە مهمترین مەباحثێکە لە ناوی ئەم وەزیەتە هەست ئەوەیە کە لە هەر ژێر سیستمێک بەشێک کە بەشی زۆردارە دەکۆشێت کە سیستم نەگۆڕێت نەزمەکە نەگۆڕێت ئەم ژێر سیستمیشە لە توولی 20 ساڵی ڕابردوو قویتر بووە و وەکو تەسویت دەتوانین بڵێن کە ژێر سیستمێکی چوارەمە هەتا لە بەعزێک لە ژێر سیستمی پێشوونەکانیش ئێستا گرنگترە و شاهدین کە ئەوجی ژێر سیستمی چوارم کە ژێر سیستمی کورد کە هەدەفەکەی یا ئامانجە سەرەکیەکەی حفزی سنوورەکانی سایکسپیکۆە و کۆشش ئەوە بووە کە لە شاهدین کە لە ساڵێکە کە خۆی بە ڕاشکاوی نیشانەدات و دقیق خۆی نیشانەدات ساڵی 2017 لەسەر ڕفراندۆمی هەرێمی کوردستان ئێمە شاهدین کە ئەکتەریەتێکی جیاواز چ لە سەتی نێونەتەوەیی چ لە سەتی ناوچەیی چ لە سەتی ناوخۆیی و هەتا لە سەتی ناوخودی هەرێمی کوردستان دژ بە ڕفراندۆم بوون یا ڕەخنەگەری ڕفراندۆم بوون بەڵام ئەو سەتحەکە بێشترین کاریگەری بوو لەوەی کە ڕفراندۆم وەکو عەمەڵێک نەبێت وەکو تەئۆریەک نەبێت بە عەمەڵ لە سەتی ناوچەی بوو یعنی ئەکتەرە ناوچەیەکان وەکو کۆماری ئیسلامی ئێران وەکو تورکیا وەکو ئەکتەریەری سەرەکی ئەسڵیترین عەوامڵ بوون کە ئەو ژێر سیستمی چوارمیانە بوو کە وەزعی مەوجودەکە حەفز بکەن و هەر پرۆژەیەک
ئەمانە بۆچی ئاماژم پێ بکرد هەر مەسئلەیەک بە هەرێمی کوردستان بە ئەخەس و بە کورد بە عام وەکو ڕۆژاوا ڕەبتی بێت ئێمە لە ئێستا تا ئیطلاعی سانەوی گەورەترین مانع و لە عینی حاڵ گەورەترین زەرفیەتێکی کورد هانەوە زەرفیەتی ناوچەی یەکەس یعنی ئەو کاریگەریە کە ئێران هەسی تورکیە هەسی زۆر گەورەترە چه کاریگەری چه لە بواری مثبەتە چه لە بواری منفی و مانعبوونە زۆر کاریگەرترە لە بوونی ئامریکا لە بوونی رووسیا و وڵاتانی دیکە بۆچی چون هاوسنوورن و دروستبوونی سنوورێکی تازە یا گۆڕانی سنووری تازە وەکو هێڵێکی سوور بۆ خۆیان تعریفیان کردووە کە ئێمە شاهدین لە 2017 بەتەوری جدی ورودیان کرد و مانع ئەسڵیەکەی ئەوە بوون لە کناری مەوانەیەکی دیکە خۆ ئەمە ئەمریکی واقعس بۆ هەرێمی کوردستان و هەواکە ئاماژەم پێ کرد پرۆژەی گەشە سەندن دیلەمایەکە مەتەڵێکە ئەویش پارادۆکسیکاڵ لەلایەکەوە بەرژەوەندی هەرێمی کوردستان یا هەر ئەکتێرێکی کورد لە ناوچەکە بە وەسەکە دۆخەکە دوچاری ئاڵۆزبوون بێت دوچاری قەیران بێت کە بتوانێت وەزیەتێکی باشتر بگرێت لەلایەکی دیکەوە ئەگەر گەرەی کەسی وەزی ئابوووریەکەی خۆی باش بکات ئەگەر گەرەی کەسی وەکو ئەکتێرێکی فەرمیتر بڕواتە بەرەوە پێویستی بە سوبات و ئەمنیەت و ئاسایش هەست و حاڵا لەم وەزیەتەی حال ناو ناوچەیەکە یعنی ئەگەر شاید لە هەر ناوچەیەکی دیکە هەرێمی کوردستان یا کورد حوزی دوایە وەزیەتەکەی زۆر باشتر بوو حال لە ناو ناوچەیەکە کە ئەم ناوچە چه وەزیەتێکی هەست ئەوە کە ئاماژەم پێ کرد لە دەهەی نەوەدەکانە یعنی لە 1991 کە یەکێتی سۆڤێت بە فەرمی نامێنێت و نەزمێکی تازە تێتە ڕوویکار یەکێک لە ئەسڵیترین مۆزوعاتی ئاسایی نێونەتەوەی ناوچەبوون بە چه معنا یعنی ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست باکووری ئافریقا شوێنانێکی دیکە ئەو ئەهەمیەتە کە پێشتر بۆ قودرەتەکانی گەورە وەکو ئامریکایەکان وەکو یەکێتی سوێتی پێشوو یا ڕووسیای ئێستا بوو ئێستادی ئەو ئەهەمیەتە نەماوە دروستە ئامریکا هەست 2003 هێرشی هاوردووە 2001 بە ئەفغانستان 2003 بە عێراق بەڵام یەکێک لە پەیامەدەکانی ناوچەیی بوونی نەزمی نێونەتەوەی ئەوەسەکە قودرەتیەری ناوچەیی فەزایەکی باستر دەست پێکەن بۆ ئەوە کە بتوان وەکو ئەکتەرێک نەخشێکی بێشتر بازیکەن پێشتر ئەگەر ئێرانی شاه ئەگەر عێراقێکە دۆستی یەکێتی سۆڤێت بوو ئەگەر هەر وڵاتێکی دیکە گەرێکی لە ناو ناوچەکە کارێک بکە خۆی هەماهەنگ بکرێ لەگەڵ یا ئەمریکا هەماهەنگی بکرێ لە بلۆکی ڕۆژاوا یا لەگەڵ بلوکی ڕۆژهەڵات لەگەڵ یەکێتی سۆڤێتە بەڵام ئەمڕۆ دروستە مەوانێک هەست دیسان نە تورکیە نە ئێران نە عەرەبستانی سعودی ئەوەنە خۆیان پێویست بە هەماهەنگکردن و مولزمکردن لەگەڵ بەرژەوەندیەری قودرەتانی دیکەیان نییە ئاماژەشم پێکرد ئەهەمیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە فەرمی لە 2014 بەملاوە کە ئەمریکایەکان لە کۆنگرێش باسییان کرد بە سۆتێکی فەرمی وەکو ئەو منتەقەی کە پێشتر وەکو منتەقەی ژۆ استراتیژیک باسی دەکریا یعنی چ لە بواری ژۆپۆلیتیک چ لە بوارانێکی دیکە گرنگایەتێکی تایبەتی بوو ئەو گرنگایەتە نەماوە و ئێستا ئاسیای پاسیفیک ڕۆژهەڵاتی ئاسیا و سنوورەکانی نزیک بە چین گرنگایەتی تایبەت و ژۆ استراتیژیکی بۆ ئەمریکا هەست و سیاسەتەکانی ئەمریکا وەکو ئەکتێرێکی سەرەکی کاریگەر لە دەرەوەی ناوچەکە کە هێشتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەکتێرێکی زۆر کاریگەرە شاهدین ئەمریکا دەکۆشێت کە فرەیەک لە معزەلەکان فرەیەک لە کێشەکان حەل بکات یا کەمی بکاتەوە بڕاتە دەر لەگەڵ ئێران سیاسەتی سۆسۆی هەست هەستا یەکات کە مدیریت بکات بەڵام دژایەتێکی ئەوە نییە لەگەڵ تورکیە هەروایە لەگەڵ وڵاتانێکی دیکاوایە لە ئاوازیەتێک ئێمە شاهدین کە وڵاتە ناوچەیەکان بەتایبەت تورکیە بەتایبەت کۆماری ئیسلامی ئێران لە ڕادەیەکی دیکە عەرەبستانی سعودی لە ڕادەیەکی نزمتر مسر دەکۆشن کە قودرەتی خۆیان بێشتر بکەن حوزەی نفوزی خۆیان بێشتر بکەن ئەوێتە باعسی چی؟ ئەوێتە باعسی چوون دەوڵەتەکانی منتەقەیش دموکراتیک نین بەو معنا بەس خۆش بێ دکتۆر ئەگەر بە 2 دقیقە کۆنکلودی یان کۆی هەموو باسەکەمان بۆ کورتکەیتەوە مەمنون دەبین چون وڵاتەکانی ناوچە دموکراتیک نین و هەروەها کێشە و گرفتی مێژووی و ساختاری زۆریان لەگەڵ یەکتری ماوە بووەسە نەوعێک کۆشش بۆ نەزمێکی کلاسیک لە عەسرێکی مۆدەرنە ئەوێتە باسیشی یعنی لەلایەکەوە مەشاهدین کە نەوعێک نەو عوسمانیگەری نەوعێک نەو سەفەویگەری یا شیعەگەری
ڕخابەتەکەن لەلای یەکۆ لەلایەکی دیکەوە ئیدۆلۆژیەک وەکو سەڵەفیزمێکی تازە کە ڕادیکاڵە بەردەوامە لەلایەکی دیکەوە زۆرێک لە کێشێری پێشووی تەمامی وڵاتەکان لەسەر جێ خۆی ماسۆ و هەر پرۆژەیەکی گەشەسەندن نەتەنیا بۆ هەرێمی کوردستان کە دەوڵەت نییە بەڵکو دەوڵەتێکی فدراڵی لە ناو چوارچێوی دەوڵەتێکی دیکەس بۆ هەر وڵاتێکی دیکە هەوە ئاماژەم بکرد وتم خودی دەوڵەتی ئێران تا ئێستا چەندین پرۆژەی نەگەیشت بۆ ئامانجەکە بوو خودی تورکیە کێشێری سەختی است بۆ تەمامی وڵاتەکان لە ناوچەکە زۆر سەختە بۆ ئەکترێک وەکو هەرێمی کوردستانی عێراق زۆر سەخترە ئەگەر من فقط بە دقیقەیەک بێژم لە ناو بەشی ڕاکارەکان کە چەند ڕەهەند و چەند هەست فقط دەتوانین بڵێم بەردەوام بوون و چەند ڕەهەندیکردن یا چەند بۆدیکردنی باڵانس لە سیاسەتی ناوچەیەکە هەر ئەوە کە تا ئەمڕۆ پارتی لەگەڵ تورکیە یەکێتی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و لە عینی ئاڵۆزبوونی پەیوەندی ناویان بەڵام ساختارەکە بەردەوام بووە ئەش ئەمە تەقوێت بکرێت تەداومی باڵانس لە کناری مەسائلێکی دیکە وەکو پەیوەندی لەگەڵ وڵاتێری بچووکتر کە بەردەوام وەکو ئیمارات یا قەتەر و ئەبعادێکی دیکەی بەحسی گەشەسەندن کە من لێرە ئاماژە پێ نەکەم هیوادارم خودی وتارەکە چاپێت بەگشتی دەتوانێت کە ئەم وەزیەتەکە بەردەوام بکات بەڵام جارێکتر ئەشارە دەکەمەوە دیلەمایەکە پرۆژەی گەشەسەندن بۆ کورد چون پێویستی بە سوبات ئەگەر بێت دەوڵەتی مەرکەزی عێراق قدرت ئەگرێت دەوڵەتی مەرکەزی عێراق قدرت بگرێت فشار لەسەر هەرێمی کوردستان دێت سوبات ئەگەر نەبێت وەزیەتێکی دیکەی است بەحاڵ هیوادارم کە ڕۆژانی کە ڕوونتر ببینیم.